باش لایەنی پیرۆزی ئیسلامدا چۆن باز لە عەرەفە کراوە. بەڵێ ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوو. بەیانی جەنابتان و بینەرانیش پڕی بێ لە خێر و خۆشی و شادمانی. دیارە ڕۆژەکانی ساڵ هەمووی ڕۆژانێکن کە هەل و فرسەتن بۆ ئێمەی مرۆڤ لەسەر زەمینە، بەڵام چەند ڕۆژێک هەیە لە ناو ڕۆژەکانی ساڵا کە زۆر جیاوازن. بۆیە یەکێک لەو ڕۆژانەی کە زۆر گرنگ و گەورەیە بۆ هەموو مرۆڤایەتی ڕۆژی عەرەفەیە و ڕۆژانی جەژنی قوربانە. بۆیە پێم خۆشە ئێمە و ئێوە و هەموو بینەرانی بەڕێز و خۆشەویست بەیەکەوە ئەو چەند دروشمەی کە معنای ئازادی ئەدا بە هەموو مرۆڤەکان و تەواوی ئاسوودەیی و دڵ ئارامی ئەبەخشێ بە هەموو مرۆڤەکان ئەگەر گوێی لێ بگرن، پێم خۆشە لە سەرەتای ئەم بەرنامەیەوە بەیەکەوە ئەو دروشمانە بڵێینەوە بۆ ئەوەی بگاتە هەموو دڵەکان و ئینشاءڵڵا ئاسوودە بین. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا. بەڵێ بەڕێزانی خۆشەویست، سپاس و ستایش بۆ خوای گەورە کە ئیمساڵیش ماین و گەیشتینە ئەم ڕۆژانە کە پڕێتی لە واتای جوان و کاری شیرین و ڕەوشتی بەرز بۆ ڕزگارکردنی مرۆڤەکان و بۆ ئاسوودەیی دڵەکان و بۆ نزیکبوونەوە لە یەکتری. ڕۆژی عەرەفە ئەو ڕۆژەیە کە ڕۆژی جارنامەی مافی هەموو ئینسانیەتە لەسەر زەمینە. ئەو ڕۆژەیەکەوە خوای گەورە جەلە جەلالوهو گەورەترین و جوانترین و کۆتا پەیامی ژیانی ناردووە بۆ مرۆڤەکان لە ڕێگەی جوبرەئیلی ئەمینەوە بۆ چاکترین و پاکترین مرۆڤی سەرزەمین کە موحەممەدی ئەمینە و پێشەوای سەرزەمینە کە ئەفەرمێ ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. ئیسلام ئاوا باسی ڕۆژی عەرەفە ئەکا. ڕۆژی عەرەفە ئەو ڕۆژەیەکەوە دەستوری ژیان بۆ هەموو مرۆڤەکان بە تەواوەتی دانراوە. دەستورێکە کە لە ڕووی بیرروباوەڕەوە مرۆڤەکان ڕەبتەکا بەخواوە، لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە هەموو بەهاباڵەکان بە مرۆڤ ڕائەگەیەنێ و ڕای ئەهێنێ لەسەر سۆز و بەزەیی، لەسەر ئاشتی و ئاشتەوایی، لەسەر دادپەروەری و دەستپاکی و دەمپاکی. لە ڕووی معاملە و هەڵس و کەوتەوە پەیامی ئاسمان کە لەم ڕۆژی عەرەفەیەدا دابەزیوە پەیامێکی تێر و تەواوە، کۆتایی هێناوە بە هەموو شتە خراپەکانی سەردەمی نەفامی و هەچی بەهای باڵا و پێویستیاتی ژیانی مرۆڤە لەم پەیامەدا خوای گەورە بەیانی کردو بۆ مرۆڤەکان. بۆیە ئێمەش پێویستە لە ڕۆژی عەرەفەدا لەو واتا جوانانە تێبگەین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئێمەی بەیان کردو و ڕوونی کردوتەوە. ڕۆژی عەرەفە ڕۆژی ئازادی مرۆڤەکانە. ڕۆژی عەرەفە ڕۆژی لێخۆشبوون و ڕەزامەندی خوای گەورەیە بۆ هەموو ئەو کەسانەی کە ئامادەن خۆیان بدەنە بەر شەماڵی لێخۆشبوون و دەسی بەندایەتی بەسکەنەوە بۆ خاوەنی ئەرز و ئاسمان کە ئەم پەیامە جوانەی ناردووە. جا لەبەر ئەوە ڕۆژی عەرەفە ڕۆژێکی گرنگ و بەقەدر و بەقیمەتە. بۆیە پێویستە کە هەمومان بەیەکەوە لەو ڕۆژەدا خۆمان بناسین و ڕێگا و ڕێبازی خۆمان بناسین. بەڵێ مامۆستا، خەڵک واتە موسڵمانان چۆن خۆیان ئامادە بکەن لەم ڕۆژەدا و ڕۆژی عەرەفە چ جیاوازێکی هەیە لەگەڵ ڕۆژانی دیکەدا؟ بەڵێ پرسیارێکی بەجێیە. مناڵێم ڕۆژی عەرەفە ڕۆژێکی جیهانیە و ڕۆژێکی گەورەیە بۆ هەموو مرۆڤەکان، تەنها نەک بۆ موسڵمانان. لەبەرەوە ئەو پەیامەی کە هاتووە لە ڕۆژی عەرەفەدا و تەواو بووە ئەو ناز و نیعمەتەی کە خوا بەخشیوێتی بە هەمومان، هەموو کەسێک ئەتوانێت لە ژێر سێبەری ئیسلامە و بەهۆی ڕۆژانی جەژن و عەرەفەوە
تێبگا لەوەی کە بەڵێ لە ڕۆژی جەژنە مرۆڤەکان ئازاد بوون لەسەر بڕین کۆتایی هات بە دابوونەڕێتی سەردەمی نەفامی لەبەرەوە لە ڕۆژی جەژنە ئەو کوڕە گەنجە جوانە ئەو لاوە شیرینە خوێنگەرمەی کە کوڕی حەزەتی ئیبراهیمە و تاقانەیە لە ڕۆژی جەژنە ڕزگاری بوو لە تیاچوون و لە کوشتون و لەسەر بڕین لەبەرەوە ڕۆژانی عەرەفە و ڕۆژانی جەژن لای ئێمە یعنی نزیک بوونەوەی مرۆڤەکان لە خوای گەورە لە ڕۆژی عەرەفە تا چۆن خۆمان ئامادە بکەین پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ما من أيام أكثر من أن يعتق الله فيه عبده من النار من يوم عرفة أبي لروج عرفة دائما بۆ خوا بە ڕۆژوو بین ئەگەر بتوانین و ڕووبیانوی شەرعیمان نەبێ و ئەبێ لە ڕۆژی عەرەفەدا مەشغوڵ بین بە نزا و پاڕانەوە و مەشغوڵ بین بە یەکتر ئاشتکردنەوە و کۆتایی هێنان بە کێشەکانی ماڵ و خێزانمان و ئەبێ لە ڕۆژی عەرەفەدا بە تەواوی تێبگەین خۆمان بناسینەوە ڕێگەکەمان بناسینەوە یەکتر بناسینەوە لەبەرەوە من پێم وایە لەم ڕۆژی عەرەفەدەیە حەزەکەم پەیامێک بدەم بە خۆمان لە کوردستان بە تایبەتی و بەکار بەدەستەکانمان لە ڕۆژی عەرەفەدا حەقی خۆیەتی هەموو لایەنەکان و هەموو کار بەدەستەکان بڕیار بدەن بڕیارێکی ڕاستی و بڕیارێکی دڵسۆزانە بدەین کە لە ڕۆژی عەرەفەدا بەیەکەوە دانیشین یەکتری بناسینەوە و ئەو ناز و نیعمەتەی کە خوا داوەتی بە ئێمە کە سەری خستین بەسەر دوژمنەکانمانەوەکۆ فەرمێ و ئەتمەمت عەلەیکم نیعمەتی بەڵێ کە مسڵمانان لەوە پێش ستەم لێکراو بوون دەربەدەر و ئاوارە بوون خوای گەورە فەرمی ئەوا سەرم خستن ئەوا دەسەڵاتی زاڵمەکانم لەسەر لا بردن ئەوا کۆتاییم هێنا بە عادات و ڕەوشتە ناشرینەکانی سەردەمی نەفامی ئێمەش حەق وایە لە ڕۆژی عەرەفەدا قەرار بدەین بڕیار بدەین ئاشت بینەوە بۆ ئەوەی ڕۆژی جەژن ڕۆژی جەژنی تەواوی هەموو ملایەکمان بێ جەژنی ئاشتەوایی بێ جەژنی کۆتایی هێنان بێ بە نەهامەتیەکان بە دابڕان و بە جیاوازیەکان بەڵێ مامۆستا سەبارەت بە بەڕۆژوو بوون دروستە مسلمانان لە ڕۆژی عەرەفەدا بەڕۆژوو بن یاخود لە جەژندا بەڕۆژوو بن پرسیارێکی بەجێیە لە ڕۆژی عەرەفەدا ئەوانەی کە حاجین و لە کێوی عەرەفاتن بە ڕۆژوو نابن لەبەرەوە ئەوان سەرقاڵی دوعا و نزا و پاڕانەوەن ئەوان لە ڕۆژێکە ئەژین کەوا وەکو ڕۆژی دوایی وایە هەموو جیاوازیەکان نەماوە هیچ جیاوازیەکی پلەپایە ڕەنگ و دەنگ هەموو مرۆڤەکان لەوێ بەهۆی بەرەکەتی ئەم پەیامەوە بەهۆی گەورەی ئەم ڕۆژ و ئەم ڕوکنە گەورەی ئیسلامەوە کە پایی حەجە هەموو مرۆڤەکانی سەرزەمین لە ئەنحای هەموو دنیاوە یەئتونە من کولی فەجین عەمیق لەوێ لە کێوی عەرەفات لەو شوێنە لەو مەکانە لەو جێگایە جیاوازیەکان نەماوە هەمویان بە یەک شێوە ئەپاڕێنەوە دوعا ئەکەن و ئەڵێن لەبەیک اللهم لەبەیک لەبەرەوە ئێمە لێرە کە لە حەجانین و لە حەج نین داوامان لێ کراوە لە ڕۆژی عەرەفەدا بە ڕۆژوو بین چکە پێغەمبەرمان محەممەد ئەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ڕۆژی عەرەفەدا بە ڕۆژوو بێ خوای گەورە بەهۆی ئەو ڕۆژووگرتنەوە هەڵە و تاوانی 2 ساڵی لەسەر ڕەش ئەکاتەوە چونکە ڕۆژووگرتن فێری ڕەحممانەکە ڕۆژووگرتن فێری شوکرانە بژێری نیعمەتەکانمانەکە ڕۆژووگرتن ئیرادەی ئینسان بە قووەتەکە و ئازادە بێ لە کۆتوبەند و لە کۆت و زنجیری شەهەوات و ئارەزوەکان زۆر باشە مامۆستای سەبارەت بە ڕۆژەکانی جەژن کە جەژنی قوربانی پیرۆز 4 ڕۆژە ئایا دروستە مسلمانان لەو 4 ڕۆژەدا بە ڕۆژوو بن ڕۆژەکانی جەژن علەمایان و زانایان و سەحابە و تابعین ئاوا ناوی بردوونە ئەیام و ئەکلین و شورب و ئەیام و ذیکرین و شوکر ڕۆژانی جەژن نابێ بە ڕۆژوو بین ئێمە لە دینی ئێمەدا چەند ڕۆژێکەیە ڕۆژووگرتن تایە قەدەغەیە و ناڕەوایە یەکێک لەو کاتانی کە نابێ بە ڕۆژوو بی ڕۆژانی جەژنە ئەو ڕۆژانە ئێمە میوانی خوای گەورەین لە فەرموودا هاتووە لە کتێبا هاتووە کە ئەو ڕۆژانە مرۆڤەکان میوانن خوا داوەتی هەمومانی کردووە نابێ کەس بە ڕۆژوو بێ لەو ڕۆژە لەو ڕۆژانەدا مسڵمانان سەرقاڵی بەخشینەوەی گۆشتی قوربانین بۆ ئەوەی مرۆڤەکان بەیەکەوە پەیوەندیان بە قووەت بێ سەردانی یەکتری ئەەکەین نەک سەردانی مردوەکان سەرداری زیندوەکان ئەەکەین
لەبەرەوە لە ڕۆژانی جەژنە ڕۆژی خواردنە ڕۆژنی خواردنەوەیە ڕۆژی سوپاسی خوایە ڕۆژی سەردانی خزمەکانە ڕۆژی تێرکردنی ماڵ و خێزانە زانایان فەرمویانە باشترین خێر و چاکە و باشترین حەسەنە و خێر کە ئینسان بیکە ئەوەیە لە ڕۆژانی جەژنە ماڵ و مناڵی خۆی بە جوانی بە شێوەیەکی باش تێر بکە لە خواردنی خۆش. جوابی پرسیارەکە ئەوەیە نەخەیر لە ڕۆژانی جەژنە ڕۆژوگرتن قەدەغەیە نابێ بە ڕۆژوو بین چونکە ڕۆژی یاد و ذیکری خوایە و ڕۆژی سەردانی خزم و گەڕانە بەسەر یەکە و ڕۆژی خواردن و خواردنەوەی حەڵاڵە بەبێ زیادەڕەوی. بەڵێ مامۆستا ئەی سەبارەت بەوەی کە زۆر کات وتراوە تەنها یەکەم ڕۆژ بە ڕۆژوو نەبن مسلمانان دووەم ڕۆژ و سێم ڕۆژ ئاساییە بە ڕۆژوو بن ئەمەش دروستە لە ئاینی ئیسلامدا؟ ئەمەیان بۆ جەژنی ڕەمەزانە ئێمە وەکو مسلمان دوو جەژنمان هەیە دوو جەژنی گەورەمان هەیە ئەو جەژنانە نوێژی جەژنی تیاکرێ ئەو جەژنانە دوای ڕوکنێک دێن لە ڕوکنەکانی دین جەژنی ڕەمەزان یەک ڕۆژە بەڵێ ئەم قسەی کە تۆ ئەفەرمووی ئەمە پەیوەندی بە جەژنی ڕەمەزانەوە هەیە جەژنی ڕەمەزان یەک ڕۆژە ڕۆژی یەکەم تەواو بوو ئیتر لە ڕۆژی دووهەما تۆ ئەتوانی بە ڕۆژوو بی بەڵام لە جەژنی قوربانە 4 ڕۆژ لەسەر یەک ئەبێ ئینسان ئەڵڵاهو ئەکبەر بکە لە نوێژ و لە بازاڕە ئەبێ ئەم زیکرانە بەسەر دەممانەوە بێ الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله ديني إيما دينيك مرۆڤەکان ئازادەکە لەوەی کە عەبدی کەس نەبین لەوەی کەوا خۆمان بۆ هیچ مەخلووقێک نەچەمێنینەوە و کەس بە گەورە نەزانین و خۆمان بە زەبون و زەلیل نەبینین ئللا لە بەردەمی بەدیهێنەری ئەم دنیایە نەبێ کە ئەڵڵایە کە ئەو مەعبودی بە حەقە کە ئەو ئەم ناز و نیعمەتەی بە ئێمە داوە لەبەرەوە لە جەژنی قوربانە هەتا 4 ڕۆژ لەسەر یەک نابێ بە ڕۆژوو بین بەڵام لە جەژنی ڕەمەزانە تەنها یەک ڕۆژە ڕۆژی یەکەم نەبێ ڕۆژی دووهەم ئەتوانین بە ڕۆژوو بین. زۆر باشە مامۆستا سەبارەت بە نۆمینەی حاجیان ئایا نۆمینەی حاجیان چییە و ئەو ڕێو شوێنانە چییە کە لە نۆمینەی حاجیاندا ئەگیرێتە بەر؟ نۆمینەی حاجیان ئەو مانگەی ئێمەی تیا ئەژین مانگی ذیلحیجەیە بۆیە پێڵێن مانگی ذیلحیجە لەبەرەوە لەم مانگەدا لەم دە ڕۆژەدا حەجەکرێ لەم دە ڕۆژان لە ڕۆژی عەرەفانە بێ حەج ناکرێ لەبەرەوە بەو ناوە ناونراوە ئەم مانگە دە ڕۆژی یەکەمی تەمەن بۆ معلوماتی جەنابتان و بینەران و بیسەرانی بەڕێزی خۆشەویست ئەم مانگی ذیلحیجەیە ئەخیر مانگی ساڵە لە ساڵەکانی قەمەریە لە ساڵی هیجریە یعنی کە مانگی ذیلحیجە تەواو بوو ئەچینە مانگی یەکی ساڵێکی تری تازەوە بۆیە ئەم دە ڕۆژەی یەکەمی مانگی ذیلحیجە خوای گەورە سوێنی پێخواردووە و یەکێکە لەو دە ڕۆژانەی کەوا پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم داوای لێکردوین بیری خسوینێتەوە ئامۆژگاری کردوین فەرموویەتی لەم دە ڕۆژەدا کاری چاکە یارمەتی هەژاران سەردانی خزمەکان وازهێنان لە گوناه و تاوان و بە هەمان شێوە خوێندنی قورئان و نزا و پاڕانەوە و ئاشتەوایی خێزانی و نزیک بوونەوە لە یەکتری ئەمانە هەمووی جوانترین کارن کە لەم دە ڕۆژە هەر کەسێ بیکە هیچ کاتێک بەقەر ئەم دە ڕۆژە کاری چاک و خزمەتی ئینسان و پاڕانەوە و دوعا خێر نییە بە تایبەتی وەکو باسم کرد لەم دە ڕۆژەدا دە ڕۆژی خۆ ئامادەکردنە بۆ ڕۆژی عەرەفە و بۆ ڕۆژانی جەژن ئێستای ئێمە لە کوردستانە حەق وایە لەم پەیامەوە تێبگەین کە بابیکەین بە جەژنی ڕاستەقینە جەژنی ڕاستەقینە ئەوەیە کەوا ئێمە پێش هاتنی ڕۆژی جەژن قەرار بدەین شەیتان ڕەجم بکەین و بە قسەی نەفس و شەیطانی خۆمان نەکەین و لە ماڵەوە دەست پێ بکەین ژن و مێردەکان لەگەڵ یەکە خۆشەویستی دروستکەنەوە دەستخەنە ناو دەستی یەکەوە کچ و کوڕەکان لەگەڵ دایک و باوکیان بە یەکەوە دانیشین خەریکە هۆکارەکانی پەیوەندیکردن و ڕێگاکانی ڕاگەیاندن بەداخەوە خەریکە خێزانەکان تۆزێک لە یەکدا ئەبڕێ بۆیە گەورەترین کاری جوان و گەورەترین ڕەوشتی بەرز لەم دە ڕۆژەدا کە نۆمینەی حاجیانە ئێمە بیکەین بۆ ئەوەی وەکو حاجیەکان پاک بینەوە ئەبێ لەگەڵ خێزانەکانمان دانیشین بە یەکەوە قسەی خۆش بکەین و ئاشتەوایی لە خێزانەوە دروستکەین اینجا بچین بۆ ناو حیزبەکان ئاشتکەینەوە چونکە بەڕاستی هەج وڵاتێک ئاشتی و ئاشتەوایی تیانە بێ
ئەو وڵاتە ئەمن و ئەمانی لێ هەڵەگیرێ و لە بواری ئابووریا ئەڕوخێ و پەیوەندی کۆمەڵایەتی کۆتایی پێدێ ئەو کاتە ئاژاوە و ئاشوبە دێتە ناو وڵاتمانەوە. بەڵێ مامۆستا بەڕێستانکو مامۆستایەکی ئاینی دواپەیامتان چییە بۆ موسڵمانانی هەرێمی کوردستان لە ڕۆژی عەرەفەدا؟ دواپەیامی ئێمە بۆ خۆمان و بۆ هەموو بینەران و بیسەران و مسلمانانی بەڕێزی کوردستان و ئەو شوێنانی کە گوێیان لێمانە ئەوەیە ئەڵێن بەڕاستی تەمەنی ئێمە کورتە، خوای گەورە ئەم مەجاڵی داوە پێمان داوای لێکردوین ئەتوانین لە ڕۆژی عەرەفەدا خۆمان پاکەینەوە لەدایک بینەوە. یعنی عولەمایان لەن ڕۆژی عەرەفە ڕۆژی لەدایکبوونێکی تازەیە. مرۆڤەکان ئەگەر تووشی شکستیش بێن، ئەگەر کەم و کوڕیشیان بەسەر بێ، ئەتوانین لە ڕۆژی عەرەفەدا ئەفضل الدعاء دعاء يوم عرفة لە ڕۆژی عەرەفەدا هێزی شەڕ زەلیلە ئەو کەسانەی کە سەرپەرشتی شەڕن و مامۆستای شەڕخوازانن کە شەیطان و دەستە و دایەرەکەیەتی لە ڕۆژی عەرەفەدا زۆر زەلیل و داما و بێتاقەت و بێنمودن، بازاڕیان نییە لە ڕۆژی عەرەفەدا. من پەیامم ئەوەیە بۆ خۆمان، بۆ کاربەدەستەکانمان، بۆ حیزبەکانمان، بۆ کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان، با بە پەلە و بەبێ دواکەوتن لەم عارفەیەدا دڵی خۆمان و جەماوەرمان خۆشکەین، دڵی خۆمان و گەلەکەمان خۆشکەین، دڵی خۆمان و مسلمانان خۆشکەین و دڵی دوژمنانیش ناحەزانی ئەم میلەتەیش ناخۆشکەین بەوەی کەوا قەرار بدەین بیکەین بە جەژنێکی گەورە، جەژنی ئاشتەوایی، جەژنی تەوقەتکردن لەگەڵ یەکتریە، جەژنی ئەوەی کەوا یەکتری ئازادکەین و واز لە عینادی و سووربوون لەسەر ڕێغەڵەتەکانی خۆمان بێنین بۆ ئەوەی خوای گەورە ئەم ئاەتەی کە خوێنمەوە اليوم يئس الذين كفروا من دينكم فلا تخشوهم واخشوني. خوای گەورە ئەفەرمێ ئیتر ئێوە ڕۆژێکتان بەسەرا هاتووە دوژمنەکانتان و ناحەزەکانی دینتان تازە ناتوانن ئێوە پاشگەز بکەنەوە، تازە سەر ناکەون بەسەر دینی ئێوەدا، دینی ئێوە تەواو بووە هەتا ڕۆژی قیامەت هەر دین بەردەوامە بێ. ئیتر لیان مەترسێن، تەنها خوا فەرمێ لە من بترسێن. منیش پەیامم ئەوەیە با بە قسەی دوژمنانی ئەم دینە، با بە قسەی ناحەزانی ئەم میلەتە عەزێتی یەک نەدەین، ئاشت بینەوە بۆ ئەوەی لە ڕۆژی جەژنا هەمومان بەیەکەوە بڵێن الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر لا إله إلا الله الله ئەکبەر ولله الحەمد. بەڵێ سپاس بۆ مامۆستا عەبدولستار قەرەداخی ئەندامی لیژنەی فتوای کەرکووک لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووک لەگەڵمان ئامادەبووی. سپاس بۆ ئامادەبوون.